یەکێک لە ڕووداوە گرنگەکانی کە هەموو ساڵێک ئێمە چاوەڕێین بەشێک لە کەسایەتی هەرە دیارەکان کۆبکاتەوە و نووسەران و شاعیران و ئەدیبان پێکەوە جارێکی تر ببینینەوە. ئەویش یەکێک لەو با بڵێم فستیڤال و شالاکی هەرە گرنگانی ساڵە کە ئامادەکاری تەواوی بۆ کرێت. فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ یەکێک لەو فستیڤاڵانەی کە ساڵانە بە ئامانجی کۆکردنەوەی بەشێکی زۆر لە نووسەران و ئەدیبان و خزمەتکردنی جارێکی تر ئەم کایە هەموو ساڵێک گرنگی زۆری پێدێت و ئامادەکاری زۆر باشی بۆ کرێت. دیارە سبەینێ یەکەم ڕۆژی فستیڤالەکە لە شاری شاران و لە شاری ڕۆشنبیری و لە پایتەختی ڕۆشنبیری دەست پێکات. گفتوگۆکەم لەسەر تەواوی پێش بڵین ئەم فستیڤالە گرنگی ساڵ و هەروەها باسکردن لە تەواوی میوانەکان و ئامادەکاریەکان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆرە ابتیسام ئیسماعیل کە بەڕێزیان سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژن. دکتۆرە گیان سڵاو لەبێ زۆر بەخێر هاتی. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پرساتەوە. جا ئاماژەم بۆ کرد هەموو ساڵێک ئامادەسازی زۆر باش بۆ فستیڤاڵی گەلاوێژ ئەکرێت. بزانم ئەم ساڵ ماوەی چەندێکە سەرقاڵی ئامادەکاریەکانن؟ بەڵێ هەڵبەتە هەموو فستیڤالێک سەرەتا پێویستمان بە بەلایەنی کەمەوە 5 بۆ 6 مانگە بۆی ئەلانی بکەین ڕای بگەێنین. دوو مانگێکمان هەیە بۆی کتاب بابەت کۆکەینەوانێ. بابەتەکانمان خۆی لە شعر و چیرۆک و لە کۆڵینەوە بینێتەوە. دوو مانگ ئەین بە خاوەن قەڵەمە نوێەکان ڕوان بینە نوێەکان فرسەتێکیان بۆ دۆزینەوانێکە بەشداری لەم بکەن. ئەم ساڵ خۆشبەختانە 179 بابەت بەشداری کردبوو لە فستیڤاڵی گەلاوێژ. نەک تەنها لە هەرێمی کوردستان و بەڵێم لە کورسانی گەورە بەڵکو دەرفەتێکە بۆ گەنجانی تاراو گەشت ئەوانیش ئەتوان بەشداربنەوەن هەمویان زۆر بە پێچوانەوە ئەمام ساڵ زۆربەی بەشداربووان کە بەشداریان کردو لە ڕۆژهەڵات بەڵێ ئەمە بە خۆشحاڵیەوە ناڵم 179 بابەت بەرپرسیارەتێکی گەورەمانە خاتە سەرستەکە ئەومان لێکە بەردەوام بین بەڕاستی. ئەمە دوای ئەوەی کە بابەتەکان وەرەگیرێن و ماوەی دیاریکراوە وەرگرتنی بابەتەکان داخین اینجا یەن لیژنە تەشکیلەکەین. ئەو لیژنانە لیژنەی هەڵسەنگاندنن 3 کەس بۆ چیرۆک، 3 کەس بۆ شعر، 3 کەس بۆ لێکۆڵنەوە لە بواری هەر کەس پسپۆر لەو بوارەیە ئەکادیمی و خاوەن ئەزمونونەکان لەوانە دیاری ئەکرێن بەنیهێنی هیچ کەسیان کەسی تریان نانەسێ هەتا ئەگەنە دوا پرۆسەی کە خەڵاتی یەکەم و دووهەم و سێهەم دیاری ئەکەن. ئەو کاتەیانی ئەتوانن دانیشتێک بەیەکەوەکەن و اختیارەکانەکەن. بەڵام بۆ دیاریکردنی ئەوەی کە 10 کەس بەشداری ئەکا 10 کەس مڕەشەح بێت بۆ ئەوەی خەڵاتی گەلاوێژ وەرگرێ لە شعر، 6 کەس لە چیرۆک، 6 کەسیش لە لێکۆڵینەوە. پڕبەدڵ حەزمە کرد ئێستا پێتان بڵێم کە لەبەرەوەی سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژ لێرە کێ خەڵاتەکە بە بەڵام جارێ خۆشی باوەڕکە نازانم. باوەڕە لە نایزانم. دکتۆرە گیان ئامادەکاریەکان چۆن بوون؟ چونکە ئێمە کە هەمیشاڵێن فستیڤالێک نێودەوڵەتیە ئەرکەکە قورسترە و لەبەرەوەی بانگشتی بەشێک لە کەسایەتی دیارەکانی جیهان ئەکرێت نەک تەنها بڵێم کەسایەتیە بە بڵێم دراوسێکانیش بەڵکو زۆر جار هەیە ئێمە میوانەکان لە چەندین وڵاتانی دەریشەوە ئەبینین. ئەم بەرپرسیارەتیە چۆن بوو چۆن ئەم میوانانە هەڵبژێردان چونکە ئەمەش قورسایەکی ترە بۆ سەر ئامادەکاریەکان لە کەسانێک بێنینەوە کە نوێ بن، کەسانێک بن کە نەهاتوونەتەوە، کەسانێک بن کە کاریگەر بن، کەسانێک بن کە بە ئەزمون بن، دیار بن لە بواری ئەدەبا، لە بواری نووسینە، لە بواری چیرۆکە، لە بواری شعرە، لە بواری لێکۆڵینەوەیە. ئەم کەسانە سپۆر بن وەکوتم لەم بوارانەیە و دیاریکردنیشیان ئاسانیەوە تەنانەت هاتنیان هەنێ جار لەبەر هەنێ وەزعی سیاسی لە ناوچەکەی خوڵقەیە بۆ نمونە مەویستمان کەسایەتی زۆر دیار بانکەین بەڵام وتیان ئێمە لەبەروی هەلومەرجی ناوچەکە لە ئێستاە جەنگێک هەیە وەزعی سیاسی مستەقر نیە دۆزێ هەنێ کەسایەتی سڵەکاتەوە بێتە ئەم ناوچانەوە. یعنی ئەم ناوچانە لەبەروی ئەو ململانیانی کە هەیە ئەو بارودۆخی کە لە وڵاتانی دراوە سێمانە هەیە دۆزێ قرس بوو هاتنی هەموو میوانێک هەموو ئاسان نەبوو بۆ ئێمە. بەڵام خۆشبەختانە ئێمە توانیمانە لە ئێستاە لە وڵاتانی ئەوروپا میوانمان هەبێ، لە وڵاتی ئێران هەمان بێ، لە وڵاتە عەرەبیەکان لە لوبنان و سووریا و مصر و جەزائر میوانمان هەبێ
ئەمە جگە لە هەموو شارەکانی عێراق و لە هەرێمی کوردستان و لە ڕۆژ ئاوا. باشە بگومان هەموو جارێک ئەڵێن هەر چالاکیەکە کرێت ئامانجی خۆی هەیە و ئەگەر هەرچەنە چالاکیەکان بچووکیش بێن جێپەنجەی خۆیان ئەبێت کاریگەری خۆیان ئەبێت لەسەر بوارەکەی خۆیان. بۆ ئەم ساڵ فستیڤاڵی گەلاوێش چه ئامانجێکێ بێت؟ فستیڤاڵی گەلاوێش استراتیژێکی دوور درێژی 27 ساڵەیە، ینی ئەو ئامانجەی کە هەیەی ئەوەیە ڕەخساندنی سەکۆیەکی ئازادە بۆ ڕوانینی نوێ بۆ گەنجی نوێ، هیوایەکە بۆ گەنجی نوێ، قەڵەمی نوێتە ئارا بێت سەدان قەڵەم لێرەوە دروست بوون، لێرە ئەو ڕێچکەیان گرتە بەر کە بەردەوام بن کە قەڵەمێکی بوێر بن کە خاوەن فکر و هزری تایبەت بە خۆیان و ستایلی تایبەتی نووسینی خۆیان بن، مەدرسانی کە لەسەری ئێمە ئەو هەلەمان ڕەخساندەوە یەکێکە لە ئامانجە گەورەکان. دووهەم ئامانجی نەتەوەیی دەمان هەیە، ئامانجی نیشتیمانیمان هەیە کە ئامانجیمان ئەوەیە پردی پەیوەندی بەستی لە نێوان کولتوری ئێمە و کولتوری گەران، ناساندنی کولتوری خۆمان و ئەدەبی خۆمان و ئاستی بزافە ڕۆشنبیری و کولتوریەکە و ئەدەبێکە ئەچ ئاستێکایە لە چاو وڵاتانی چاردەورمان، لە چاو نووسەران و ئەدیبانی تری بیانی و عەرەبی و کوردی و فارسی. لە هەمان کاتە بە پێچەوانەکەشی هەرڕاستە، ینی ئێمە بناسیین بەوان ئەوانیش کولتوری ئێمە بناسیێن، لەبەر ئەوە بەرپرسیارەتێکە قورسە ئاسانیە و بەڵام وەکوتم کە ئەو بەرپرسیارەتەوەمان لێکا بەردەوام بینیان هەمیشە بەردەوام بن. جا لەگەڵ بینەرانە دڵنیام منیش بزانم کە لە سبەینەوە چالاکیەکان چۆن بەڕێواچن، ساعات چەند بە بڵێن دەستپێکی چالاکیەکانە بێت و ماوەی چەند ڕۆژە خایەنێت، ئەگەر بەشێک لە چالاکیەکان و شوێنەکانمان پێ بڵیت لەوانەیە یەکەم ڕۆژ کە سبەینەیە کاتژمێر 2 و لە هۆڵی تەلاری هونەر بەرنامەکانمان دەست پێکا، چالاکیەکانمان دەست پێکا، چەندین چالاکی هونەری جۆرا و جۆرمان هەیە، کولتوری جۆرا و جۆرمان هەیە، هەرتەنها نەبەستراینەوە بۆی کە چالاکی ئەدەبیمان هەبێت، چالاکیەکانمان فراوانتر کردووە. ئێمە ئاهەنگێکی موسیق و گۆرانیمان هەیە کە لەلایەن هونەرمەند دیاری قەرەداخی و بە هاوڕێتی تیپی ئۆرکێسترای سیمفۆنیای سلەیمانی بەشدارە بن و فستیڤاڵەکەمان ئەڕازێننەوە، هەروەها تیپی هەڵپەرکەی میلەکەی خۆمان هەر لێرە بۆی کولتوری خۆمان هەڵپەرکەی کوردی بە گەلانی تر بناسێن و کتم ئێمە پردی پەیوەندیە بۆی کە کولتوری یەکتر بناسین، ئەمە یەکێکە لە ڕێگاکان بۆیە بناسرێ. جگەلەوە ئێمە هەر لە یەکەم ڕۆژە خەڵاتکردنی 5 کەسایەتیمان هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان، لە هەولێر، لە کەرکووک، لە هەڵەبجە، لە دهۆک، لە سلەیمانی، 5 کەسایەتی کە خزمەتی بواری ڕۆشنبیریان کردو، تەرجەمەیان کردو، نووسینیان هەبووە، چەندین ساڵ ماندوو بوون، داهێنانیان هەبووە. ئەمانە ئەو هەوڵماندوون بوونیان بۆ ئەوەی بەرز بنرخێنین لەوێ خەڵاتێکمان هەیە بۆیان. پاشان جگە لەمانەمە پێشانگایەکی شێوەکاریمان هەیە، پێشانگای شێوەکاری ئەم ساڵمان جیاواز لەوەی پێشانگای پێشووترمان بریتە لەوەی کە جارێکی تر شعر بۆتەوە بە ئیلهامێک، بێتەوە بە ئیلهام بۆ شێوەکاران، ینی دەقێکی شعری کراوە بە تابلۆیەک، ینی شێوەکارێک هەستاوە دەقێکی شعری کرد، ئەو سوڕە وێنە شعریانەی کە بینیوێتی لە ناو دەقەکەیە کردوێتی بە لەوحەیەک. ئەوە ئەزمونێکی ترەکە 43 هونەرمەند لەسەر ئاستی عێراق بەشداری تیا کردووە بە 60 کاری هونەری. ئەم کارە هونەریانە خۆی لە گرافیک و وێنە و سیرامیک و ئەمان ئەبینێتەوە. زۆر باشە. ئەمە جگە لە پێشانگای کتێبمان هەیە بەخشە کە خانەی بڵاوکراوەکانی کوردی و عەرەبی و فارسی تایە. لە پراوێزی ئەمانەشا ئێمە هەر بۆ هاندانی ژنان و بەرزکردنەوەی تواناکانی ژنان و ئێمە ئیشی دەستی خانمانمان هەیە کە هەر هەویش هەر کە بەبێ بەرامبەر شوێنمان بۆ داناون کە بتوانن ئەو توانە بەهرە ئیشە دەسانی خۆیان لە نمایشگا. سبەینێ دەستپێکێکی هونەری زۆر جوانە بێت بۆ 27مین بە بڵێم فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش. اینجا
ڕۆژانی هەینی و شەممە ئەمە هەر ڕۆژی یەکەمیش با ئەوش لێرە ئاگادارتان کەمەوە چەند کەسێک شعرە خوێندنەوە یەکێک لەوانە شاعری گەورەی کورد مامۆستا جەمال غەمبارە کە بەشدارە لەگەڵمان شاعرێکی فەرەنسیمان هەیە شاعرێکی دانیمارکیمان هەیە شاعرێکی فارسیمان هەیە شاعرێکی عەرەبیشمان هەیە هەر بەشدارن لە خوێندنەوەی شعر دەرگا کراوەیە بۆ هەر کەسێک هاتن بۆ هەمووانە بەڵێ هاتن باشە ڕۆژانی دووەم و سێم چالاکیەکان پانێڵە گفتوگۆی ئەدەبی دووەم و سێم لە سەعات 9:30 بەیانیەوە دەست پێکەین ڕۆژی دووهەم تەوەری فستیڤالە تەوەری فستیڤال خۆی لە ئەدەب و قەیرانەکانی ئەدەب و ڕۆشنبیری ئەبینێتەوانێ ئەویش کە 11 توێژەری عەرەب و کورد و فارس بەشدارن تایە کە قەیرانە جۆرا و جۆرەکانی و کاریگەری لەسەر ڕوتی ئەدەبی لە قەیرانی سیاسی لە قەیرانی ئابووری تەکنەلۆجی پەروەردەیی ئەمانە کایەکانە لە هەموو ڕەهەندەکانەوە وەرگیراوە و بابەتەکان لەوێ گفتوگۆی لەسەرەکرێ گفتوگویەکی ئازادکراوان ئەەکەینەوانە بۆی بە بەشدار بن بۆ ئەوەی کەوانە گفتوگویەکی تێروتە بکرێ بۆ دەوڵەمەندکردنی ئەو تەوەرە لە ڕۆژی سێهەمە لە ڕۆژی سێهەمە بە هەمان شێوە پانێڵێکی ترمان ئەمێنەیە کە لە سەعات 9:30 بەڵام کاتژمێر سێ کۆتایی مەراسیمی کۆتاییە کە دوو خەڵاتی زێڕینمان هەیە خەڵاتێکیان خەڵاتی زێڕینی کوردستانە بۆ نووسەرێکی بیانیە خەڵاتی دووهەم خەڵاتی زێڕینی گەلاوێژە کە بۆ نووسەرێکی کوردە بەخشرێ جگە لە خەڵاتی پێشبڕکێی فستیڤالکە یەکەم و دووەم و سێهەمی چیرۆک و شعر و لێکۆڵینەوەیە ناوی خەڵاتەکان لەگەڵ دکتۆرە ئاشکرا ناکەین با خۆتان لەوێ بن و بینەری تەواوی چالاکیەکان بن خۆشە نایزانی کەواتە دکتۆرش ئاگەی لە هیچ کام لە خەڵاتەکان نییە دکتۆرەگیان بەو هیوایم کە جارێکی تر فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ بۆ ئەم ساڵ و بۆ ساڵانی داهاتوش هەمیشە دەستگیرۆیی گەنجان و نووسەران و ئەدیبان بێت دەرگایەک بێت بۆ کردنەوەی ئەو پەی و پردە پەیوەندیە جوانەی کە ساڵانە لە نێوان نووسەران و ئەدیبان و قەڵەمە جوانەکانی کورد و وڵاتانی دەرەوەیە دروستی ئەکات سوپاس بۆ ئەم دەرفەتەوە بۆ هیوایم فستیڤاڵی ئەم ساڵ گەشاوەتر و جوانتر بێت زۆر سپاس بۆ دەستگای میدیای کورسات کە سپۆنسەری میدیاییمانە سپاس بۆ هەموو کارمەندان سپاس بۆ ئێوەش سپاس بۆ تۆ دیارە سپاس دکتۆرەگیان دووبارە بەخێر هاتی دیارە با سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات سپینێ 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لە شاری سلێمانی دەست پێ کات و بێگومانیەکی کە بێت لە فستیڤاڵە هەرە گرنگەکانی ساڵ دووبارە بەخێراتی دکتۆرەگیان سپاس بۆ تۆ